ینی شانازێک ئەوم کامیرە لێرە خڕبۆتەوە بۆ یارمەتیە مامۆستایانی کە لەو مەکتەبە داوامیان کردویان داوام دەکەن لە کاتی ئێستادا. ئێمە گروپێک مامۆستاین پاش چەند ساڵێکی خزمەت لەو مەکتەبەی من وەک خۆم عەقدی شەریکە بووم، بەڵام لە پاش ئەوەی ئیشان بە ئێمە نما ئێمەیان دەرکرد ڕەوانەی ماڵیان کردین و ئەو مامۆستایانش کە ڕسمی بوون، هەندێکیان نەقڵ بوون و هەندێکیان خزمەتی دەری شاریان نەکرد بوو دەرکران و معاشێکی زۆریشان لە ئەم مەکتەبە ماوە. جا مامۆستایەکان کۆبوونەوە لێرە بۆ ئەوەی داوای مافی خۆمان بکەین. ئێمە چەند مامۆستایەکین کەەوە ئێستا هاتوین بۆ گەرمایە داوای مافی خۆمان بکەین کە بڕێکی معاشی ساڵی پار و ئەوانە لای ئەوان ماوە کە چەند پێداگری دەکەین بماندنێ هێشتان بێمیان نەداوە. جا پاساوی زۆر دێنەوە ئەو ڕۆنە ئەو هەفتەیە هەفتەیەش تر ئەو مانگەی مانگێکی تر ئیتر هەر ڕامان دەگرنەوە تقریبا ساڵێک نوی بە سەداڕۆیی. مامۆستا جان ژمارەی مامۆستاکان چەندە و چەند و چەشتان بە دیاریکراوی ماوە؟ وەڵاهی بزەبەت مامۆستاکان ناتوان بڵێم ژمارە بەدە 100 تا 150 مامۆستا دەبێ و موچەکەی 4 مانگەی هەندێکمان ئەوانی عەقدی شەریکن و هەندێکی مامۆستای ڕسمین معاشەکەیان لە 13 مانگە و زیاترە. بەڵێ هیچ جیاوازێک کرایە لە نێوان مامۆستایەکانی شارەکانی دیکە ئەوان وەریان گرتن ئێوە وەرتان؟ بەڵێ ئەوە بە چاو دیارە مامۆستایەکانی سولێمانی و مامۆستایەکانی زاخ و دۆک معاش خۆیان وەرگرتووە پاشەوەی کەواوەنیش مەکتەبەکانیان وەکو ئێمە نماوە. ناڵن هۆکار چێ بۆچی پارەیەوە نادەن؟ وەڵی عەلە ئەساس کێشەکە لە داراییدا لەگەڵ شەریکەی سابیس کەوا هەندێک ینی چۆن بڵێن کێشەی دیارنەبوونی ینی دیار نییە موچەکە چەندە لای ئەو مەکتەبە چەندی قەرز لای ئەو شەریکە ینی چەندیان لەگەڵ یەکدا هەیە نازانن. شەریکە حکوومەتە یا لای شەریکەی کۆمپانیا؟ بە ئەسڵ شەریکە دەبێت هەبوو بە تەواوی دیکەیت پێشەوە ئێمە پرسیار بکەین قسەکانی کرد بکە و دوای لەتۆ پرسیار وەکو چۆن قسە تەواو نەکردبوو یان هێشتا قسەت هەبوو؟ وڵی ترەوە مامۆستایەکانەوە هاتووینە لە داوای مافی خۆمان بکەین معاش 4 مانگمان لایە و گەندەڵێکی زۆر لەو مەکتەبەدا کراوە ئاگادار نین. ئێستا شەریکە دەڵێ من پارەم لای حکوومەتە، حکوومەتیش دەرێ من ناتوانم ئێستا دابین بکەم بڕێکی پارەی زۆرە، باشە خۆ مامۆستایەکان دەتوانن بەشی مامۆستایەکان دەتوانن بدەن، ئەگەر دەتوانن بیدەن بۆ ئێمە ڕادەگرن. کێشەکەوەیە لە بینی حکوومەت و سابیسی پارەکەی بە بزرا سلێمانی کەلار دهۆک وەری گرتیە بەڵام هەولێر وەری نەگرتێ لەبەر چە هەولێر پارەکەی بزرا. یەک دەرێ لە کێشەکە لە ئەنجومەنی وەزیرانە، یەک دەرێ دارایی سرف ناکە، یەک دەرێ سابیز وەری گرتیە ناردیتە لوبنان. ئێستا ئەمە مشکلەی مە ئەوە نییە، مشکلەی مە پارەکە بدرێتەوە مە ئەوانەی وەریان نەگرتێ باوەڕ بکەن. ئەمە فاخر مێرگە سۆرینە بەشی سەروەران سۆران وەری نەگرتێ، یعنی لەوانەیە لە سەروی 200 بێ و مامۆستای بەڕێزەش سۆرانی حساب نەکرد، سۆرانیش وەری نەگرتێ لە سەروی 200. بەڵام ماشەڵڵا لە ملەتیمە بە هیچ شێوەیەک ئەوەی یعنی پێت شەرمە لەسەر کامێرەی باس بکەی. ئایا ئەو غیرەتەی نییە داوای حەق خۆی بکە؟ هەیە باسی بکە. هیچ غیرەتی وەی نییە مامۆستایەکانمان، چونکە ئەمن یەک بووم لەو مامۆستایانەی داوای مافی خۆم کرد یەکسەری فکاچیان دابن گوتیانە تو تێک دەری بە من دەرێت و گۆڕانی ئەتو تێک ئەوەی ناو مامۆستایەکان دەخولێەوە لە ئەوەی داوای مافی خۆتان کرد. ئەمن نزهاریکار شیرن هەرزێکمانی فکاکمان درای بەڵام ئەوان بە واستە هاتنەوە. ئەمن ئەوەم قبور نەکرد، گوتم مادەمی فکاکم دەدێ مەکتەبێک بەم ڕازی نەبێ ئەمیش ئەوم ناوێت. ئەوان دەرێن لە ئەنجومەنی وەزیران، دەمەک دەرێت تەوقیع کرا، دەمەک دەرێ ڕێ دەدرێت، دەمەک دەرێ ڕێ نادرێت. بەس